بینەرانی بەڕێز سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە بەرنامەیەکی دیکەی ڕۆژە پێتان دەکەمەوە. ئەمڕۆ گفتوگۆ لەسەر بابەتی ژینگە دەکەم. دیارە لە ماوەی چەند ڕۆژ ڕابردوو جەژنی نەورۆز بوو، خەڵکێکی زۆر ڕویان لە سەیرانگاکانی هەرێمی کوردستان کردبوو. دیارە لە چەند گرتە ڤیدۆییەک و چەند فۆتۆیەکیش بڵاو بووە کە خەڵکێکی زۆر ژینگەکەی خۆیان پیس کردبوو. من ئەمڕۆ گفتوگۆ لەگەڵ میوانەکەم دەکەم بەڕێز ئاسۆ شکات، سەرۆکی ڕێکخراوی ئاڤیاری هۆشیاری ژینگەی و لە هەمان کاتیشدا کە یەکێکە لە ژینگە پارێزەکانی شاری هەولێر. من دەمەوێت پرسیاری ئەوە لە کاگاسۆ بکەم، کاگاسۆ بۆچی خەڵک ژینگە ناپارێزێت؟ بەڵێ سەرەتا دەست خۆش بۆ بەرنامەیە. هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی تا ئاستی هۆشیاری ژینگەییان بە پێی پێویست نییە و دووش ڕخ و قینەیەکیان بەرامبەر خودی نیشتیمانەکەیان حکوومەتەکەیان نیشان دەدەن بە بەم کارە قێژەونەی بە پیسکردنی ژینگەدا. بۆیە کە ئێمە دەڵێن ئاستی هۆشیاری تاکەکانی کۆمەلگەی کوردی بە پێی پێویست نییە، چونکە ئاستی ڕۆشنبیری ژینگەییان هەیە، بەڵام ئاستی هۆشیاری ژینگەییان بە پێی پێویست نییە. بۆچی ئەو ئاستی هۆشیاریان نییە؟ ئایا ئێوە وەکو ژینگە پارێز، وەکو ڕێکخراوەکانی تایبەت بە بواری ژینگە نەتوانتوانیوە ئەو کەلێنە پڕ بکەنەوە یاخود ئاستی هۆشیاری خەڵک بەرز بکەنەوە کە بتوانن هاوڵاتیان ژینگەی خۆیان خۆش بوێت؟ بڵێ لەبەرەوەی ئەوانەی کە بەجددی لەسەر بواری ژینگە کار دەکەن لە پەنجەی دەستێ ناپەڕێتن، هەم بە کەناڵەکانی ڕاگەیاندێن، هەم بە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی لە بواری سێکتەری ژینگە و هەم لەیانە ژینگەیەکان پەرتەوازەیەکی تەواویشی پێوە دیارە، هەمانجێکی بەهێز نییە لە بینی هەم ئەو دەسەڵاتە ژینگەیانەی کە لە حکوومەت و پەرلەمان و دادگای ژینگەی و پۆلیس و پێشمەرگە و هەموو دەسەڵاتە ژینگەیەکان کە هەیە ئاگایانەکان ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی هەمانجێکی باش نییە بۆ ئەوەی تەوەرە ژینگەیەکان بە گرنگی بگەینن. با ئێمە وەکو ڕێکخراوەکان توانیتمان لە سفرەوە بینەیەک بۆ ئەنەبرین لە سفرەوە بینەیەک بۆ ئەوەی ئەوەندەی توانیتمان کاری خۆمانی لەسەر بکەین، بەڵام ئەوەکەی تر دەگەڕێتەوە سەر خودی هاوڵاتیەکە لە بەروەی ناوەندەکانی خوێندێن لە سێکتەری پەروەردە بە پێی پێویست باسی ژینگە نەکراوە، دێ ناو ناوەندەکانی زانکۆ بە پێی پێویست نەکراوە، ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنیش بە پێی پێویست نەبوونە لە کاری خزمەتکردنی ژینگەدا، چونکە سنوورەکە فراوانە ئەو ڕێکخراوانێکە هەشن بە پەنجەی دەستدەستێنن و دەسەڵاتە ژینگەیەکانیش بە پێی پێویست نەبوونە. کاگاسۆ گلەی زۆر لە ڕێکخراوەکانی ژینگەیی دەکرێت، ینی باس لەوە دەکرێت ڕێکخراوەکانی ژینگەیی ئەو کاتێک کە فەرمانگە پارەی هەبوو پارەی دەدا ڕێکخراوەکان ڕێکخراوی ژینگەیی زۆر بوون و کۆمەڵێک لایەنی دیکە هەبوو کاریان دەکرد لەسەر ژینگە. باز لەوە دەکرێت ڕێکخراوەکانی تایبەت بە بواری ژینگە ئەوەندەی لە دوای کۆکردنەوەی داهاتن بۆ خۆیان ئەوەندە لە خەمی ژینگەکە دانین. ئایا بەڕاستی ئەمە ڕاستە؟ بەڵێ ئەو قسەی ڕاستە. 220 ڕێکخراوی ژینگەیی دروست بوون، هەندێکیان بۆ پارە دروست بوون، هەندێکیان بۆ ئافرەت دروست بوون، هەندێکیان بەرپرس دروستی کردووە، هەندێکیان بۆ ناوبانگ دروست کراوە، بەڵام ئەوانە ئێستا لە ساحەکە ماون. خۆتان دەزانن لە 2015 و 16ەوە یەک فەن نە لە حکوومەت نە لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکە نەدراوەتە ڕێکخراوە ژینگەیەکان. ئەوەی دەبینن ئێستا ئەو ڕێکخراوانێک کە لە ساحەکەدان ئەوانە بە فعلی کار لە بواری ژینگە دەکەن، چاوەڕێ فەندی ڕۆژانە ناکەن. ئێمە لە ڕۆژانی ڕابردوودا تیمەکانی ئێمە بە خۆبەخشی کاریان کردووە، توانیتمان 40 بۆ 45 فەردە نایلۆن بەسەر گەشتیاران دابشکن ڕێنماییان بکەین. یعنی کەواتە ئێمە فەندێک نەبووە لە ڕێگەی کۆمپانیەکانی پاکەرەوە، لە ڕێگەی فەرمانگەی ژینگەی هەولێر، بەڕێوەبەری شارەوانی ژینگە پارێزی، بەڕێوەبەری گشتی شارەوانیەکان، بەڕێوەبەری گشتی گەشت گوزار، ئەو کۆمپانیانەی مەسەلەن هۆد کلینە، قەدەرە، زووکە، نرخە، باغی پرگوڵە، گلاشودگاردا، دازینە، کۆمەڵە کۆمپانیای تر لە خەبات، مەسەلە شارەوانی خەبات و دیار بازار ئەوش کابراایکی وەکو برەی مارکێتی ئەوش هاوکاری ئێمەی کرد، توانیمان 45 فەردە نایلۆن دابینکەین بەسەر هاوڵاتی دابشکەین بێ ئەوەی یەک قازانس بۆ خودی خۆبەخشیەکانی ڕێکخراوی ئاگار هەبێت. کەواتە ئەوانە ئەو ڕێکخراوانەی کە دروست بوون لە 2013 بەو مەرجە سادانە بەڵێ هەندێکیان نزیکەی 220 ڕێکخراوی ژینگەیی هەیە، تا ئێستا لە هەموو کوردستان
بیست ڕێکخراوی ژینگەی ڕۆڵی نەبووە کەواتە ئەمە گرفتێکی گەورەیە بۆ ئێمەی دروست کردووە کو ڕێکخراوی ژینگەی کەوامان لێ هاتووە نەتوانین قسە بکەین نەتوانین کار بکەین بەبێ پێویست دەڵێن ئێوە پارەتان وەرگرتووە ئێوە ئەوەتان وەرگرتووە ئێوە بەرپرسێک پاڵپشتیتان دەکا لەبەر هەندێک ڕێکخراو ناوی ئێمەشی پیس کردووە. کاگاسۆ باس لەوە کرد بەشێک لە ڕێکخراوەکان بۆ ئافرەت دروستکراون بۆچی بۆ ئافرەت دروستکراون واتە چییە ئەو قسەی کە کردت؟ بەڵێ ئەو ڕێکخراوانەی کە دەڵێن بۆ ئافرەت دروستکراونیان بۆ پارە دروستکراون غەریزەی جنسی خۆیان لەگەر ئافرەتەکان بەکاردێنین بۆیە دەڵێن بۆ ئافرەت دروستکراون بۆیە یعنی ئەوەیە هەدەفەکەمانە کە دەڵێن بۆ پارەشە ئەوان کاتێک پارە هەبی ئیش دەکەن پارە نەبی ڕێکخراوەکانیان بڕوانەکەمان لەسەر ڕەفەکان دەمینێتەوە. کاگاسۆ یاسایەک هەیە کە تایبەتە بە پرسی ژینگە پارێزی لە هەرێمی کوردستان ئەو یاسایە کاریکە دەکرێت؟ بەڵێ یاسای ژمارە 2008 کە تایبەتە بە یاسای وەزارەتی ژینگە بەڵام لە 2010 کە وەزارەتی ژینگە بووە دەستەی ژینگە هەموار کرایە بۆ یاسای ژمارە 2010 تەنیا دەسەڵاتە کارژێڕەکانیان گۆڕیا لەوانەیە ئێمە تێبینیەکمان هەبی لەسەر ئەو یاسایە بەڵام هەندێک ئیزراعات هەیە کە ڕێنماییەکانی تێدایە جۆرەکانی پیسکردنی تێدایە بەڵام بەپێی پێویست نییە دەبێ هەموار بکرێتەوە گۆڕانکاری باشی لەسەر بکرێتن بۆی بتواندرێ هەموو ئەو بابەتانە ژینگەی تێدا جێ بکرێتەوە و هەموو لایەنە ژینگەیەکانیش بکرێتەوە ژێر ئەو دەسەڵاتە ژینگەیە. بۆچی کار بەو یاسایە ناکرێت کاگاسۆ؟ کاری پێدەکرێت لەلایەن دەستەی پاراستن و چاکردنی ژینگە هەرێم کاک بڕیان ئەوەی ئەگەر سیر بکەی یاسای دەستەی ژینگە جیاوازە لەگەڵ یاسای دارستانمانەیە یاسای شارەوانیمان هەیە ئەوانە یاسای گەشت و گوزارمان هەیە دەبێ یاسای ژینگە خۆی لە هەموو ئەو یاسایانە ببینتەوە کە لە هەرێمی کوردستان هەنا بۆن مە وەزارەتی ناوخۆ پۆلیسی دارستان و ژینگەی هەیە دەبێ لە ناو یاسای دەستەی ژینگە دەبێ ئەو فەقرێت جێ بکرێتەوە کە سبەینەکاری هاوبەش بکەنیان ئەو سزایانەی کە هەژمار دەکرێتن دابدرێتن ناو ئەو یاسایەدا بۆن مە پۆلیسی هاتوچۆ کە پارەی ژینگە وەردەگرێتن ئایا پارەی چێوە دەچێتەوە سندوقی دارایی ناچێتەوە سندوقی ژینگە. کاگاسۆ دەمیزەوە پرسیارە بکەم ئێوە وەکو ژینگە پارێز ئاگدارن ئەو پارەی بە ناوی ژینگە لە هاوڵاتیان وەردەگیرێت ئایا بەڕاستی ئەو پارەیە بۆ خزمەتی ژینگە بەکاردێتەوە؟ نەخێر ئەمە دەچێتەوە بودجەی گشتی عام دەستەوە ناو سندوقی دارایی دەچێتەوە وەزارەتی دارایی بۆ پسوولانەی کە وەزارەتی ناوخۆ هەیە دەچێتەوە سندوقی دارایی ناچێتەوە بۆ سندوقی ژینگە کەواتە بۆ ژینگە خەرج ناکرێتن بۆیە ئێمە ناڵێن ئەمە پارەی ژینگەیە و چەندین جاریش داوامان کردیە یان ناوەکەی بگۆڕن یان ئەو پارێ بچێتەوە سندوقی ژینگە. کاگاسۆ لە ئێستادا ژینگە لەگەڵ هاوڵاتیان لەکجیا بوونەتەوە واتە نێوانیان خراپە بە شێوەیەک هاوڵاتی ژینگە ناپارێزێت لەسەر ڕۆژی ڕابردووش بینیمان خەڵک لە سەیران بوو ژینگەیان شێواندووە ئایا چی بکرێت بۆ ئەوەی هاوڵاتیان ژینگەی وڵاتەکەی خۆیان خۆش بوێت؟ بێگومان دەبینین کوردستان خاوەنی ژینگەیەکی باشە و لە ڕووی سەوزاییەوە باشە چەندین شوێنی گەشتیاری هەیە بەڵام بۆچی خەڵک نایەوێت ئەو ژینگەیە بپارێزێت؟ بڵێ بەداخەوە زووتریش باسم کرد هاوڵاتی هەرێمی کوردستان کەسانەوەتیان سەربەدینی ئیسلامن کەم دینە پیرۆزەیان هەیە گرنگجیدانی ئەم ئاینە بە لەگەڵ ئاینەکانی تر بە ژینگەدا بە تایبەتی لە ئاینی ئیسلامدا زۆر گرنگجی پێدراوە بەڵام نا بڕوایان بەو ژینگە هەیە کە خوای گەورە لە کتێبی قورئاندا بۆی ناردوون نەگرنگجیشی پێدەدەن بۆیە هاوڵاتیان زۆر گرنگە لە ڕۆژانی ڕابردوو کە هەموو هاوڵاتیان چوونە ناوسروشت چوونە ناو ئەو ژینگەیە کە ئاژەڵک باڵندەک زیندەوەرێک جوانی سروشت بوونی لەوێ هەبوو بەڵام هەر کاتێک کە دەستی مرۆڤ بگاتە هەر شوێنە گوێرانی دەکاوەی دینیمان لە ڕۆژانی ڕابردوودا ئەگەر ئەو ژینگەیە ماڵی خۆی باە ڕێگای نەدا یان ئەو باخچەی ئیوی باە ڕێگای نەدەدا خەڵکێک بێ بەم شێوەیە پیسی بکە بەڵام ئەوەندە بەدڕندانە
شوێنەکانیان پیسکرده بوو ئەوەندە زیانیان بۆ ژینگەی گەیاندە بوو ئەگەر ئەمڕۆ دوێنێ و کۆمپانیەکانی پاکەرەوە تیمەکانی ژینگە پارێزی خاوێن نەکەنەوە دڵنیا بە ئێمە نەمان دەتوانێت ماجێتی تریش سەردانی ئەو شوێنانە بکەین لەبەرەوەی بزنێک ئەڕۆژ بستە ئەو شوێنە ئەوها پیسی ناکات یەک مانگ لەوێ بی ئەوها پیسی ناکە شوێنەکەی خۆی پاک دەکاتەوە بەڵام بەداخەوە مرۆڤەکان زۆر بەدڕندانە ینی ئێمە لە بازگەکان لایلۆنمان دابش کرد لە ناوچە سەیرانکە هۆشیاریمان دەکردن بەڵام بەداخەوە هاوڵاتیان بەپێی پێویست نەبوون و گرنگیان پێ نەدا. کاگاسوێ وەکو ژینگە پارێز لە بێگومان خەڵکی هەرێمی کوردستان لە ڕۆژانی داهاتووش سەیران و گەشتیان دەبێت پلان و بەرنامەی ئێوە چییە؟ ئایا ئێوە بەردەوام دەبن لە چالاکیەکانتان بە دابەشکردنی نایلۆن و کۆمەڵک پێداویستی ژینگە پارێزی هەیە؟ بەڵێ ئێمە چاوەڕێی گۆڕانکاری کەشوهەوا دەکەین هەر کاتێک هاوڵاتیان بست لە ناو سەیرانگاکان ئێمە وەکو خۆمان بە خاوەنی ژینگەی کوردستانە دەزانین هەم پەیامە هۆشیاریەکانمان هەم دابەشکردنی نایلۆن بەسەر هەموو گەشتیارانی ئەو سنوورانەی کە دیاریمان کردووە دابەش دەکەین بەبێ جیاوازی و داواشیان لێ دەکەین پاشماوەکانیان لە شوێنە کۆکەنەوە تا تیمەکانی ژینگە پارێزی لەوێ هەڵی بگرنەوە بۆ ئەوی بۆ ڕۆژانی داهاتوو ناوچەکان و پاشی بێڵنەوە. پەیامی ئاسۆشکاک وەکو ژینگە پارێز چییە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و ئەو کەسانەی کە لە ڕۆژانی داهاتوو گەشت و سەیران دەکەن؟ داوا لە هەموو هاوڵاتیەک هەموو هاونیشتمانیەک دەکەم ئەگەر ئامادەیە ماڵەکەی خۆی ئەو هاپیسکا با بچێ ناوچەکانیش ئەو شوێنانە پیسکات هیچ کێشەم نییە لەبەرەوەی ئەمە نیشانەی وەصف و سیفات و جوانی ئەو کەسەیە هەر کەسێک کە پاژماوەکەی خۆی بەجێ دێڵی ئەوە نیشانەی پیسی خۆیتی لەناو ماڵەکەی خۆشی ئەگەر بیگەڕێنێتەوە ئەوە دیارە ماڵەکەی خۆشی بە پاشی ڕادەگری بۆیە من داوایان لێ دەکەم تەنیا زبڵ و پاژماوەکانیان بگەین نەشقا مەسەرەکیەکان یان کنحاویەکانیان ئەگەر نایگەڕێنەوە ماڵش دەبۆی تۆ پیکابێک یان قەمەرێک سندوقت پڕ ئەشیا کردووە دەیبەی لەوێ فڕی دەدەی ئەوە گەورەترین تاوانە بەرامبەر ژینگە و بەرامبەر ژینگە پارێزان. خاڵی دووەم تکایان لێ دەکەین سەرچاوە ئاویەکان پیس نەکەن مەلەی لەناو مەکەن سیارەی لەناو مەشۆن پاژماوەکانتان فڕێمەدە ناو سەرچاوە ئاویەکان ئەوەی لە ڕۆژانی دی ڕابردوو بینیمان چ پاشماوەی حافازەکانە چ پاشماوەی خواردنی میوە و قۆدی و هەموو شتانێک کە دەبینی لەوێن دەربوونی هەبوو چ شوشتنی ئۆتۆمبیل لەناو سەرچاوە ئاویەکان ئەمە گەورەترین مەترسیە لەسەر ژینگەدا. ئازاردانی ئاژەڵ و باڵندەی چێوی داوایان لێ دەکەن ئازاریان نەدەن ئەوان ئەتوو دەچێ سنووریوی ئەتوو دەچی ژینگەوی تێک دەدەی ئەگەر ئەو ئەتوو دەبینی هەڵدێ لە ترسی تو بۆ دەچی ڕاوی دەکەی تەقەی لێ دەکەی بۆیە کاتان لێ دەکەین ئەگەر چەکەکانتان پێەیە بەرپرسێکی سەربازی حکومی ئەمنی چەکەکەت بۆ ناو ئۆتۆمبیلەکەت یان بەر پشتی خۆتە بۆ ئەوەی نییە بەکاری بینی لە ناوچە گەشت و گوزاریەکان بۆیە داوایانەکە واز لە ئاژەڵ و باڵندەی چێوی بینن و دوورکەونەوە لە بڕینەوەی دار و دارستانەکان بۆی ئەو ژینگەی بەجوانی ببینێتەوە بۆی ئەو ژینگەی موڵکی لە ئیتونیا ئینەوەکانی داهاتووشە. زۆر سپاس بۆ ئاسۆشکاک سەرۆکی ڕێکخراوی ئاڤیاری هۆشیاری ژینگەی و لە هەمان کاتدا چالاگوانی گواری ژینگە زۆر سپاس بۆ ئەم دەرفەتێکە بە ئێمەدا زۆر سپاس بۆ ئێوەی بینەران کە لە ماوەی ڕابردوو لەگەڵماندا بوون تا بەگەیەکگەیشتنەوەیشی دیکە لە بەرنامەی ڕۆژە پێتان دەگەمەوە هەشاد بن.